سەربازی ون ئەمجارە چیرۆکی بەهێزی و خۆشەویستی خاوەن پێداویستێکی تایبەت دەگێڕێتەوە. ئەو سەرەڕای لاوازی لە بەشێکی جەستەی و لە دەستدانی بەشێکی لەشی بە ئیرادەیەکی بەهێز ڕوبەڕووی ژیان دەوەستێت و بەشەکەی تری جەستەی دەکاتە قوربانی پارێزگاری لە ژینگە. ئەو 12 ساڵە ینی ئەو ئیشەکەمە کەسێک نهاتوە لە دەرکەمدا ئەوەی کەم جارە ئێوە بێن ینی دەستخۆشم لێ بکەن ناوەڵەتە هەزە کەس ناتوە. ئێرە قەزای ڕانیەیە کە دەکەوێتە ڕۆژهەڵاتی باشووری کوردستان. ئەم ناوچەیە بە سروشتێکی جوان و سازگاری ڕووباری سیروان ناسراوە. لەم قەزایە کەسانێکن زۆر گرنگی بە ژینگەی ئەم دەبەرە دەدەن، چ ئەوانەی وەک ژینگە دۆست و خزمەتگوزار کار دەکەن، هەنێک جاریش کەسی خۆبەخش و کەسایەتی ناوچەکە هەوڵی پاراستنی ئەم ژینگە جوانە دەدەن. یەکێک لەو کەسانەی کە هەوڵی پاراستنی ژینگە دەدات و پارێزگاری لێ دەکات خاوەن پێداویستێکی تایبەتی ئەم دەڤەرەیە. ئەو مرۆڤە جوانەش هوشیاری ژینگە دۆستە. ئەو دەستانە هەست بە بەرپرسیارەتی دەکەن و بوێرن و ڕاستگۆن لەگەڵ خاک و وڵات، هەرچەندە ئازار و ناڵەی زۆر دایگرتوون و بێبەشن لە چێژ و نیعمەتی لەش ساخیان، بەڵام ئیرادەی بەهێز دایپۆشیون و ناوەستن بۆ لە ناوبردنی ئەم دوژمنە کە هەست بە مەترسی و زیانی ناکەی. هۆشیار ماوەی 12 ساڵە کاری پاکردنەوە و ڕاماڵینی زبڵ و خاشاک دەکات لەم شارە. پاشماوەی مرۆڤەکان کۆ دەکاتەوە لە گۆڕستانەکانی ناشتنی ئەو زبڵ و خاشاکەی کە مرۆڤ دەستی گەورەی هەیە لە دروستکردنیدا. لە 2005ەوە چون بۆ شارەوانی ئیدی دەستم پێکرد. سەرەتا لە مزگەی سەلاحەدینەوە دەستم پێکرد، یعنی بە خاکە ناست و گەسک و عارەبانەوە. ئیدی لە سەعات 6 دەستم پێک بڵێن تا سەعات 12. دوای دەهاتمەوە ماڵێ و دوای نوێڕانیش عارەبانم هەبوو، یانی کرێکاریم دەکرد، ینی هەنی هەموو شەکەم کردووە. ینی زڵ و زاڵم خان دەکرد و لە خڕم دەکرد و لە سەلەم دەکرد، لە سەلەژ ناو سەلی گەورەترم دەکرد و خانم دەکردەوە و بیدی ئیسراعاتم دەکرد، دیسان خەڵک پیسیان دەکرد و دەستم پێ دەکرد و تا نیوڕێ ئەو ئیش و کارەکەم بوو. هوشیار کرێکار و خزمەتگوزارێکی شارەوانیە لە قەزای ڕانیە. ئەم گەنجە خاوەن پێداویستی تایبەتە، خێزاندارە و خاوەنی 4 مناڵە. ڕێژەی کەمەندامیەکەی لە 180 و بەو هۆیەوە بەشێکی جەستەی بووەتە قوربانی قەدەر. کارەکەی منەوەی پارنوژان زۆر گەرمە، سەعاتێکەوە دەچم هەتا سەعات 34 بڵێن تا 5 بەس زۆر سەرەتاکەی سەعاتێکەوەوانە زۆر ئارەقەشی زۆر دەکەم، زۆر ماندوو دەبم، زۆری لاک دەبم. ڕێگایەکەی بڵێن بەیانیانم دوورە لە ئازادیەوە دێمە تا ئێرانە بە پێیان. ئیدی وڵا بۆ هاوینانیش ناخۆشە و بۆ دوستانانی ناخۆشە، بەس زیاتر ئەم بە هاوینان پێم ناخۆشتر. بۆ بەیانیەکانێکی چی دەکەم
تۆزە فێنترە بەس پانوژان ئارەخەشی زۆر ناخۆش دەکەی یعنی زۆری لاک دەبی زۆر ماندوو دەبی ینی خەڵک هاوکاریت ناکە خەڵک ینی گرنگت پێ نادا وارزانن کرێکار دەبێت چاویان کرێکار زۆر سوکە ئەمە خە بڵێن ئەگەر خۆمان هیلا دەکەین خۆمەمان دەکەین بۆ ئەو بڵێن بۆ ئەو شارەیە ئەو ژنگەی دەپارێزن بەسین منەتیان پێ نییە پێیان دەڵم ئەوەی پیس مەکەوە زۆربەی ینی ڕێزمی بۆ هەندێکیان هەندێکیان وا دەڵێن بۆ دێت و کرێکارنی بۆ شوێ ناکەی ئەیە تو بۆ چە لێرەی بەس هەندێکیان هەنی هاوکاریم دەکەن زبڵەکەی ینی خۆیان دەکەنەوە ناسەلەی دەکەن. کاگوشیا بەردەوام و بێوچان بەردەوام ببێ دابڕان لەگەڵ کۆمپانیای گارێکس ئیشی کردو و خزمەتێکی زۆر گەورەی بەژینگە و لەبەرەکە گەیاندووە. ئەو کەسی وەک ئەو پڕی باس و کرەوکەنددان بێ ئەگەر خزمەتی ژینگەی دەکات و لێرەکە و جی تەقدیرەوە هەموو کەس دەبێ ڕێزی لێ بگری شانازی پێوە بکە بە چاوەکی کەمی تەماشا نەکە گەورەی دە و کوڕیدایە بۆ و شێوەیەگە خزمەتی ژینگەی و خزمەتی وڵاتەکەی دەکات. هەر ئەوانی کەش نەکەرەوە هەر کەسێکی خزمەتی ژینگەی وڵاتەکەی بکە و خزمەتی بە هەموو کەس دەکات بە نیشتمانەکەی دەکات بە میلەتەکەی دەکات بە خاکەکەی دەکات جێی تەقدیر بەدڵنیاییەوە ئەو کەسانی کە لە بواری ژینگە و ژینگە پارێزیدا کار دەکەن لە سەرجەم شارەوانیەکاندا ڕۆڵ و کاریگەری زۆر گرنگیان هەیە و ئەگەر بێت و ڕۆژێک لە ڕۆژان ئەو کارمەندە دڵسۆزانە کە وەکو سەربازی ونن و بە شێوەیەکی بەردەوام لە خزمەتی پاراستنی ژینگە و خاوێنی شار و شارۆچکەکاندان دوا بکەون لە کارەکانیاندا بە دڵنیاییەوە کاریگەری زۆری لەسەر پیسبوونی ژینگەوە لەسەری تاکبەتاکی هەر شار و شارۆچکە و کۆمەلگا بە شێوەیەکی گشتی دەبێت بۆیە بە دڵنیاییەوە چەندی گرنگی بۆ جۆرە کەسانە بدرێت بەو بوارە بدرێت کاریگەری خۆی هەیەەوە و زەرورەتێکی پێویستیشە بۆ ژیانی ڕۆژانی هەر تاکێکمان. دوای هەنگاونان دەست دەکات بە پاککردنەوە و خاوێنکردنەوەی ئەو شوێنەی کە سەرچاوی بژێوی ژیانەتی دواتر دەست دەکات بە کۆکردنەوەی زبڵ و پاکردنەوەی ئەو ئۆتۆمبیلانەی کە زبڵەکەی پێفڕێدەدەن. بەدەسلاقە چیوە کە مندامم یعنی ئەوی شێ دەکەم ڕۆژتا ئێوارێ دەمەوێت هاوکاری بکەن ینی هاوکاری مەکەن ئەنی ژینگەی پارێزن نەوەک بڵێن لە عارزی فڕەدان یان قسەی ناشیرم بکەن یان بڵێت و بۆ ئیش شێ دەکەی ئەی بۆ چی لێرەی بۆ خۆت خان ناکەیەوە ئیدی ئەو ینی هیوادارم دەڤەری ڕاپەڕین هاوکارمان بێ و ینی یارمەتیمان بدەن. هۆشیار سەرەڕای هەژاری و دەردەسەری بەهۆی کەم ئەندامی و نەبوونی ئەرکێکی تریش لە ئەستۆ دەگرێت ئەویش گەورەکردنی نەوەیەکی تازە و بەخێوکردنی خێزانێکی بەختەوەر. خێزانەکەم باڵ پشتەوە بڵێنە تەرس بۆ نان و چاوشت و ئازە دەکا و ئیدی منداڵەکان دەشوە و ئاگای لە منداڵەکان دەبێ و ئەو کارەکەنی خۆش دێ ناڵێ واز بێن و ئەنی پێسەر بەرزە و من ینی زۆربەی جاربام گوتووە واز لە شەفتەچیان دێنم ینی ئەو قایل نەبووە ناوی واز بینی دەبی شەکەی بکەی ئیشەڵڵا خۆ من ئیشی خۆم پێ ناخۆش نییە شەرمیشم ئەنی بە ئیشی خۆم نییە بەشەڵڵا لە چوا کوڕانە بیشیانە بیتە بە دکتۆر یەک پارێزەر یەک مهندس یەک مامۆستا.
2007 ژنم هێناوە ئەو 2 ساڵە کرێ دەدەم هەتا ئێستا ینی هەکرێم داوە ئەگە خەڵک هاوکاریم نەکاو بڵێن برادرش توی هاوکاریم نەکەن ینی معنی ناڵێم ینی معاشم هەیە 600,000 کە مندامیشم 90,000 هەیە بەس ینی دەبە قەرزدارم بۆ نمونە ئێستا ملیۆنێک بڵێن 600,000 معاشە 150 دەمەخانی کرێم وەلدەشتوی ئەدەم و بڵێن شیر و حەفازشتی و منداڵان دەکڕم بۆ مانجی ئایندا قەرزدار دەبمەوە ینی قەرزم پێساو نابن شیاریا سرم زۆر ماندوو بە ئیش و بە کار و هەر ساڵ تقریبا 12 ساڵ هەر شەی دەکات و باشە و ڕیان لێ و هەر هیواتی ئەوێ ژینگە خاوێن بێ و ئەزی لە پاک و خاوێنیە و زۆر منداڵی بەخێو دەکات و ئیدی لێ ڕازین و عیبی نییە هەڵبەتە ئێمە چەند ژینگە پارێزێکمان هەیە کە لە ڕانیا بەشێکیان کەمەندامن بە تایبەتی کەسێکمان هەیە ناوی کاگوشیارەکە ماوەی چەند ساڵە گرێبەستی لەگەڵ شارەوانی هەبوو پێش ئەوەی کە بدرێتە کۆمپانیا ئەم کۆکردنەوەیە کە کاگوشیار زیاتر لە 10 ساڵ لای ئێمە کاری کردووە کە بە شێوەیەکی گشتی زۆر لێ ڕازی بووین پیاوێکی زۆر دڵسۆز پیاوێکی زۆر خاوێن پیاوێک لێوان لێو لە خزمەت کە ئەمە یەکێکە لە نمونە جوانەکانی ئەم سنوورەکە کە مەندام و کاری کردووە بە گرێبەست کە بەداخەوە نەدەبوو کە مەندامێک کار کات بە تایبەتی لەم تەمەنەدا و لەم حاڵی کە ئێستا تێیداتی و بەدەر لە کاگوشیاریش خەڵکی ترمان هەیە کە زۆر بە تەمەنەکە ئێستا گرێبەستی لەگەڵ کۆمپانیا کردووە کە تەمەنی زیاتر لە 70 ساڵ بەسەرەوەیە کە ئەمە کارەساتێکە بۆ ئینسانێکە لەو تەمەنەدا کە هێزی جەسەدی توانای جەزەتی لاواز بووە بیرکردنەوەی لاواز بۆ بەڵام دڵسۆزێکی تێدایە لە پێناو ژیاندا هەوڵ دەدا بۆ ئەوەی بژێت هەڵبەتە ئەوانە لە ئێمە زۆر پیرۆزن ئەوانە زۆر دڵسۆزن کاری جوانمێرانە دەکەن بۆ شارەکە کە نیەتێکی جوانیان هەیە بۆ ئەم شارە بەردەوام کە دەبینین سەیریان دەکەین دەبینین خەڵکێک هەیە بە نمونە دەیانهێنێتەوە ڕێزیان لێ دەگیرێت ئەوانە نمونەیەکی جوانن لەم شارەدا. ئیدی کارە قورس و زەحمەتەکە لێرەوە دەست پێ دەکات. ئەویش هەڵگرتنەوەی سەدان کیلۆ لە زبڵ و پیسی و کۆکردنەوەی لەسەر شەقام و کوچە و کۆڵانەکانی ئەم بازاڕە کە پانتایی و فراوانیەکی زۆری هەیە. یەکێک لە کارەکانی هۆشیار کارکردنە لە شوێنە گشتیەکان لە کاتی ئێوارە. ئەو لەگەڵ هاوڕەکانی دوای چۆڵبوونی بازاڕ و نەمانی خەڵک دەست دەکەن بە پاکردنەوەی پاشماوەی ئەو خەڵکە کە لە 24 کاتژمێر ئەم پاشماوە و زبڵ و خاشاکە بەرهەم دەهێنن دواتر بۆ ئەو ژینگە دۆستانە وەک دیاردەیەکی قبوڵ نەکراو بەجێی دێڵن. ئەو زوڵە پیسە بڵێن دوکان و سیارە و مەیارە و هەموو شتەکە بە تایبەتی دوکاندارەکانە ئەو دوکانداران ینی بەما 1 دقیقە خاین دەکەوێت پێوە دیارنێکە خاینش کراتەوە ئەوەندە ینی خاین کردەوە پاش 2 دقیقە پیسی دەکەنەوە ئەگە دەشڵێ ینی پیسی مەکەنەوە ینی ئەوان قەرزدارش دەکەن و تووڕەش دەبن ئەیە تو کرێکارنی دەخانیکەوە پارەی خۆ بەلاش وەرناگری زۆربەی دوکاندار دەڵێن ئەدوێ بخۆت کرێکارنی ئەی بۆ چ معاشی وەردەگری هەڕۆ ماڵێ مادەم خان ناکەیەوە ناچار دەبی خۆت بێدەنکەی دەناسپێنشکاش لێ دەکەن ینی بە کوردی ئەوان ئەتو تاوانبار دەبی ئەوان حەقن ئەتو ناحەق دەبی.
دەستکارەکەی ئیدی بۆ منە سیارە لە دەدا دوشکەیە پێدەدا مارە پێدەدا ئیدی دووشی کەسانی خاڵکی وا دەبی بەخۆ ینی ماندوو هیلاکی لە کات ئیشێدا ینی ئەگە لە کات ئیشێدا ماندووی برادرە شتەکەت ینی لە جەوتەدا هیلاکت دەکا ماندوو دەکا کوڕە پیسی دەکەسان بارێ خۆمەوە ئەگە ئیشی دەکە ماندوو بم بۆ منە ئەوەستە لەکەیە هەڵداتە سەر زادێ لە دەست خۆمنێ تووڕە دەم لێ بەزانی هەر قسانیش ناکەم بەس دەبی پیاوانی زەلام شعوریە بەگەستە لێ لێرەبی هەڵنەراتە ئارزی هەڵاتە ناوتەنەکەی زبڵاوە چونکەویش بڵێ ماڵێ حاڵێ ئێساس بۆن منە برادرە شتێک بڵێن لە ماڵ هەیە ژنگەی پیسکە بەخوا لە ماڵە بەدەرەی دەنێن چۆن ینی ماڵ خۆت دەپارێزی دەبی ئاش شارەکەی خۆت پارێزی. ئەو ژینگە دۆستە ڕۆح بەبەر هەناسە و جوانی سیما و ژیانی خەڵکی دەڤەری ڕاپەڕین دەکاتەوە لە ڕێگەی پاکردنەوەی ژینگە و ڕاماڵینی پاشماوەی فڕێدراوی هاوڵاتیان. هەستکردن بە بەرپرسیارەتی ئەو وای کردووە ببێت بە نمونەی پارێزەری خاک و ژینگە لە زبڵ و خاشاک کە زیانی ئەم پاشماوە مرۆڤایەتی بەهێمنی لە ناو دەبات گەر چارەسەر نەکرێت. ئیدی ئەو بۆ ئیشەی میکرۆپی پێوەیە پیسە ناخۆشە یانەکە بچۆ ماڵێ دەگوازێت و لای منداڵەکان لای خێزانەکەت ئیدی بەس ئەمە ینی ناچارین گرنگی دەبی بەو شارەی بدەین بەو شەقامەی بدەین دەبی بیپارێزین دەبی ئیشەکەمان بکەین بەو کەمەندامی خۆمەوە بەخوای ڕانوەستام ئەوە دە ساڵە ئەو ئیشەکەم بووە. هۆشیار هەموو ڕۆژ دەستی خاکەناز و عەرەبانەکەی دەگرێت کە نزیکترین دۆستی ئەون هەنگاو دەنێت بەرەو ڕاماڵینی ئەم پاشماوانە و لە باوەشیان دەگرێت تا لە ژینگە دووریان خاتەوە و زیانی ئەم پیسی و پاشماوەیە ئاسەواری لەسەر ژینگە نەهێڵێت. ئامانج من ئەوەیە شار و شۆستە و شارەکەم پارێزم ینی دا لە خەڵکی بکەم ژینگەکەی پارێزن و پیسی نەکەن هاوکاری بکەن لە خاوەنکردن و لە پاک و خاوێنی. ڕانیە یەکێکە لەو شارە جوانانەی کە سروشتێکی جوانی هەیە بەڵام بەداخەوە کەم تەرخەمی لایانی پەیوەندیدار وای کردەوە سیما جوانی لە دەست بدە. ئەی دەبینی ڕۆژانی هەینی بەشێکی زۆر لە کاسبکاران دێنە ناو بازای ڕانیە ئێواران کە ئەشیاکانیان کۆ دەکەنەوە کارەسا دروست دەبێت لەو شارە. ئێمە چەندی جار ڕەخنەماگرتووە لە لایانی پەیوەندیدار بەڵام بەداخەوە هیچ کات بەتەنگ داواکاری هاوڵاتیانەوە نەهاتوونە بۆ چارەسەرکردنی و کێشەیە. هیوادارم لەمە دووە هەم خەڵک هاوکار بێ و لایانی پەیوەندیداریش بزانێت کە ئەرک و مافی کاسبکاران چێ لەو شارەدا. ڕاستەکەی ئێمە کار دەکەین زۆرمان پێخۆشە کە شارەکەمان پاک و تەمیز بێ و پاشکەینەوە بەڵام بەداخەوە هەر بەڕاستیش بەداخەوە خەڵکی زۆر بەکەمی هاوکاریمانەکە. زۆر جار بۆ خۆم هەر شخصیان خۆم ئەوە چەند دوکانێکی لێیە ئەو شوێنانەی کە خۆم پاچێکەمەوە کە لیانە پرسمەڵەوە مەعاش وەرەگرم یعنی ئەو هەموو سەقافەتەکەیەتی میلەتی ئێمە زۆری ماوە هێشتا بگات بەو شێوەی کە ئەوروپا بەکاری هێنێ ئەوان کەچگەرەی فرێن بە ئاسمان وەیگرنەوە با نەکەوێتە ئاژەکە بۆنی بڵاو نەبێتەوە. ئێمە هێشتا عینەن وەکو مناڵێکی 10 ساڵی ڕەفتارەکەن زۆرمان ماوە بەڵام لەخوا بە زیابێ ئێمە کۆمەڵە نەفەرێکین بە گەنج و پیریشەوە ئەو ئیشەمان زۆر پێخۆشە زۆر حەز دەکەین شارەکەم پاک و تەمیز بێ بۆ گەنی و نەبێت بە هەموو هێز و توانایەکمانەوە هەوڵ دەدەین کە بەڵام زۆر خۆزگا خوازین خەڵکیش هاوکارمان بێت. کاگوشیار خاوەن پێداویستێکی تەواو بەڕاستی کە ئەو کوڕا هەستاوە بە ئیشکردن لە کۆمپانیای گارێکس بەڕاستی جێگای شانازیە بۆ هەموو ئەو کرێکارانی کاوە خاوەن پێداویستی تایبەتن. بەڕاستی ئێمە شەوانە ستافی شەو ستافی ڕۆژمانەیە شەو ڕۆژ لە
ئامادە باشی داین بۆ ئیشکردن بۆ پاکخاوێنی شارەکەمان. یەکێکی تر لە کارەکانی هۆشیار لە ماوەی ئەم 12 ساڵە پاکردنەوەی شۆستەکانی ناوشارە. ئەڵزانمە شەوانە جەماعەتێک برادرین هاوڕێم بڵین کریکارم دەچین دار و درەخت و نەما مشتی ئاو دەدەین و ئیدی پاچی دەکەینەوە لە تا سەعات 12 شێ بەخوای جاروێ ئیدی شەوانە جەماعەتێک برادر کرێکار شتیە شەوانە پاچی دەکەین و نەما مشتی ئاو دەدەین و زڵ و زاڵی کن خستەخانەی ئاو پاک دەکەین ناو بازارەوە کۆڵان و ئەو ناو شوێنانە هەموو خانەکەینەوە. دوای پاکردنەوەیان دەست دەکەن بە ئاودانی ئەو دار و درەختەی کە ژیانی مرۆڤایەتی پێوە بەردا. دەستەکانی هۆشیار سەرەڕای ناتەندروستیان بەڵام ناوەسن لە گەورەکردنی ئەم درەختانە و تێر ئاوکردنی گەڵاکانیان و پاککردنەوەی دەوروبەریان. ناخۆشی شتەکانم سعادیە گۆوانە زۆر گەرمایە ئەگە ئیشێرەکەی ئاخر بنچاندا دێتە خوارێ ئیدی دستانە تویش لەو ماوەیدا شەختە باری بڵێن بەفر دنیای باز بوو بەر بوومەوە دەستم ستا تەقەڵ بوو هەر ئەنی بۆ نمونە لەبەر بەختی خۆم بەربەختی خۆم ئەوە کە مندامەکەی ئەو دەستی کە مندامە ئەوەی لێهات بە ئەوەی لێهات بوو یعنی ئەوە کە مندام بوو ینی لە زۆربەی شتەکان مەحتەل بوو بووم ئەرە بەخوای زۆربەی شتەکان مەحتەل بوو بووم ئەوە بڵێن کە مندامەکەی ئەوە ینی دوو تا قەرسێ تەقەڵ تێنەوە بوو ئەوە ساخەکە تێ بوو ئای بنەبی ینی دەبات سێ ڕۆژانیش تەڕ نەکردبانی لە زۆربەی شت بەدەست سەپە ئیشێرەکەم ئیشم پێ نەدەکرا بەدانی بە کوردی مختزەری ئەگە بەر لە مۆیان شتێنەکەم ینی هەشتەکەم لێدێ چەپەکە ئەوە لێ ئەوە لێ نایە لە بەربەختیان یعنی ئەوە ئیشی ناکە ئەوەش ئیشی نەکە ئەوە عیسا بدڕۆی ئەو خاوەن ئیرادەیەکی بەهێزە لە بەرامبەر قورسی و ناخۆشیەکانی کارەکەی ئەو خۆشەویستی کوردستان و سیما و جوانیەکەی و ڕەنگینی ئەم دەشت و دەرا وای کردووە 24 کاتژمێر لەسەر شەقام و شوێنە گشتیەکان بێت. هیوادارم کوردستان سەر بەخۆبی دەنجی بۆ بەڵێ بدەی بەس ینی ئەگە دەنجی بۆ بەڵش بدەین ئینشاءڵڵا ئەوە سەر دەکەوی لەگە فەقیری دابی لەگە هەژاری دابی لەگە کەم دەرامەتی دابی ینی لەگەوەی دابی لەگە میلەت دابی لەگە کوردی دابی کاگوشارێکە لە کەسەماند و دڵسۆزەکان و سەرباری بوونی گرفتی تەندروستی و کەمەندامی کاریگەری نەبووە لەسەر بەردەوامبوون لە ژیان و بەڕێوەبردننی خێزانێک کە بە دڵنیاییەوە خەڵکی وە کاگوشار دەگمەنن جێگەی دەستخۆشیە جێگەی ڕێز لێگرتنە کە بتوانێت سەرباری کەمەندامیەکەی و سەرباری ئەو گرفتانێک کە دێتە بەردەمی و سەرباری قورسی ئەو ئەرکەی کە ڕۆژانە جێبەجێ دەکا کۆڵی نەداوە کە من پێم وایە خەڵکی کاگوشار دەگمەنن و پێویستیان بە ڕێز لێگرتنی زۆر هەیە. ئەمە خەڵاتی بەرنامەی سەربازیونی کەناڵی کوردستان 24 کە دەدرێت بە یەکێک لە کوڕە دڵسۆزەکانی شارەکەم شاری ڕانی دەروازەی ڕاپەڕین کە لە بواری ژینگە پارێزیدا کار دەکات سەرباری بوونی گرفتی تەندروستی و کەمەندامی توانیوێتی بە شێوەیەکی دڵسۆزانە لە کارەکەی خۆیدا بەردەوام بێ ئومێدی سەرکەوتن و بەردەوامی بۆ دەخوازین و ئومێد دەکەین کە خەڵکی هاوشێوەی کاگوشاری زیاتر بۆ خزمەتکردنی وڵاتەکەی بتوانێت بەردەوام بێت لە کارەکەی خۆیدا. پیرۆزە کاک فشار سەرکەوتوبی.